بازار دەکرێتەوە ژیان ئاسایی دەبێتەوە و شتێک هەیە کە ڕەنگە پێویست بکات هەمومان هوشیارانە مامەڵی لەگەڵدا بکەین ئەویش هەڵپەیە بۆ بازار و نەحەقیشیان نیە هاوڵاتیان لەبەرەوەی کە وەرزی نوێ دەست پێ دەکاتەوە پێویستیەکانی ژیان لە جلوبەرگ و لە خۆراک و لەسەر جەم پێداویستەکانی دیکە پێویستن و ماوەیەکی کەمیش بازار هەیە لە ڕۆژدا لە چەند کاتژمێرێکدا وێ دەبێت بە پلان هاوڵاتیان سەردانی بازار بکەن ئەمە بەشێکێتی بەڵام ئایا چۆن دەبێت لەم بارودۆخەی ڤایرۆسی کۆرۆنادا کە بەدڵنیاییەوە بارودۆخی ئابووری خێزانەکان ڕۆخراپی ڕۆشتووە بۆ هۆی وەستانی کار و کەسابەت و دواکەوتنی موچەوە کەواتە پێویستە پلان هەبێ هەر خێزانێک پلانێکی تایبەتی هەیە لەوەی کە چۆن بازار دەست پێ بکاتەوە چۆن دەست بگرێ بەو بڕەپارەی کە لە ماڵەوە ماوێتی یاخود ئەگەر پێداویستی هەیە و پێویستە پارێک پێ بکات و بیکڕێت چۆن دەبێت لە ماڵەوە مەسروف بکەین کە ئەمە شتێکە پێوەستە بە بودجەی خێزانەوە بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەدمان کردووە کاک دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە سەرۆکی بەشی کارگەڕی کار لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەخێر بێت کاک دکتۆر لێوە دەست پێ بکەین ئایا پێویست دەکات ڕێنماییەکی تایبەت بدرێ بۆ خێزانانی لەم کاتەیە بۆ نمونە خێزانێک دەڵێ سێ مانگە بازار نەکردووە کەواتە پێویستە بڕۆم یەکسەر جلی هاوین بکڕم جلەکانی دیکە بکڕم شتی خۆراک بکڕم چەند مانگە ینی لە فەیەکی ئاساییەوە بیگرە دەڵێن چەند مانگە لە فەم نەخواردەوە بڕۆم یەکسەر دەست پێ بکەم لە دیوێکە ڕەنگە زیادە مەسروف بێتە ئاراوە ڕێنمایی تایبەت بۆ خێزانەکان چی بەڵێ بەناوی خوای بەخشندەوە میهرەبان بێگومان ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە دۆخێکی تایبەتە و قسەی تایبەتی ئەوێ و هەڵسەنگانی تایبەتی ئەوێ ئەوەی کە جەنابتان هەڵتان بژاردووە پێم وابێت دەستخۆشیتان لێەکەم کارێکی زۆر باشە بە فعلی ئەو لە دوێنێەوە کە جموجوڵێکی زۆر کەوتۆتە بازار حتمما ئەم جموجوڵە لەوە سەرچاوی گرتووە کە ماوەیەکی زۆرە هەموو خێزانەکان تاکەکانی خێزان لە ماڵەوە تا ڕادەیەک وەکو زیندانی وابوون ئێستا کە ئەو دەرگای زیندانە کراوەتەوە هەمووی ئەچێتە دەرەوە دوو حاڵت یەتە پێشەوە حاڵەتێکیان ئەوەیە کە لا یەزال ئەو ترس و تۆقەی کە هەیە بۆ لایەنی ئابووری ئەوی کە موچە دوا ئەکەوێت موچە وەکو پێویست ئێستا دیار نییەوە گەشتۆتە 40 ڕۆژێک هێشتا موچەی مانگی ساڵی ڕابردوو تاوا بۆ ساڵی تازە 4 مانگی ڕۆشتون نەدراوە ئەم حاڵەتانە جۆرێک لە دڵڕاوچێ هێشتا وەکو لە ناو تاکی خێزانەکان و لە ناو خێزانەکانە ماوە بەڵام لە حاڵەتێکی ترە زۆرێک لەو خێزانانە کە فترەیە کە ئەگەر پاشەکەوتێکیان هەبوو بێت ئەگەر پارێکیان هەبوو بێت ڕۆژ لە ڕۆژان بیریان لەوە کردوێتەوە خۆزگایان خواستووە کە ئەگەر دەرگا و بازار بکرێتەوە بچن تەعویزی ئەو فترەیە بکەنەوە بۆیە بۆ هەردوو حاڵەتەکە من پێم وابێت ڕێنمایی گرنگ هەیە لەم بوارەیە بە تایبەتی ئەمە گەر باسی حاڵەتی یەکەم بکەین کە موچە لە دواکەوتنایە و دۆخی ئابووری ئەوە تا ئەبینین ینی نرخینەوە دابەزی و عێراقیش بەگشتی و هەرێمی کوردستانیش بە زۆری 1995 داهاتی پشتی بە نەوت بەستووە بێگومان کە بەو شێوەی لێت داهاتی تاکەکانی ژەبێت داهاتی موچە خۆرانی ژیەتە خوارەوە و حکوومەتەکانیش بە تایبەتی ئەگەر حکوومەتی بەغا باشترەکە ئەڵێن جۆرێک لە سرمایەیان هەیە جۆرێک لە ڕەسیدی بانقییان هەیە ئەتوانن تەجاوزی حاڵەتەک بن بەڵام هەرێمی کوردستان ئەوە تا ئەبینین ئەو حاڵەت و گرفتانە هەیە بۆیە لەو بوارە منوە ئەزانم ڕێنمایی گرنگ بۆ ئەو حاڵەتە ئەوەیە کە خێزانەکان دەست بگرن بەوەی کە ئەوەی لە بەردەستیانایە هەمووی خەرج نەکەن بۆ چونکە بەرچاوڕوونیەکی تەواو نییە کە ئایا موچە ئەوە سەرەگرێکە 45 ڕۆژ جارێ بێت ئایا ئەوە سەرەگرێکە بۆ نمونە دیسان پاشەکە و دەست پێ بکاتەوە ئایا یعنی بەرچاوڕوونیەک نییە لایەن هیچ کەسێکەوە تەنانەت حکوومەت خۆشی بۆ حاڵەتی دووهەم ئەوەی کە پارێکی پاشەکەوت کردو ئەم ماوەیە و خۆی بە زیندانی ئەزانێت کە پێم وابێت ئەمەش هەر پێویستی بە کۆمەڵی ڕێنمایی هەیە ئەویش ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر لە بیرتان بێت ئێمە یەکەم جار وتیان 48 سەعات قەدەغێ هاتوو چۆ ئەکرێت ئەو 48 سەعاتە خەڵک لێ بوو بە 48 مانگ ئەگەر نەڵێم 48 ساڵ بەو شێوەیە بینیمان سۆپەرمارکێتەکان هەمووی پڕبوو لە خەڵک بۆیە ئەگەر تەماشای فێسبوک بکردایە لەو شەو ڕۆژەیە زۆر خەڵک قسەی جوانی ئەکرد بانزی خانەکان هەموو شوێنەکان مەسەلەن یەک لەو قسانە کە زۆر گرنگ بوو عیلەیەک ئەگەر بەشی 48 سەعات شتی هەڵ نەگرت بێت
ئەوە عیلێکی فاشیلە خێزانەکە ئیدارەیەکی فاشیلی هەیە کە تۆ بڵێن 48 ساعت هیچ نییە لە ماڵەکە تا وابزانی لە برسا ئەمریت ئەمە بەڕاستی بەڵگەیە لەسەر ئەوەی کە خێزانی ئێمە میزاجی تەواو نییە میزاجی تێک چووە نازانێت چی بکات چۆن پاشەکەوت بکە چی هەڵگرێت ضروریات و ئۆلەویاتی چییە بۆیە لەم کاتەشا منوە ئەزانم بە هەمان شێوە کاتێک ئەبینین خەڵک کە ئێستا درگای لێکراوەتەوە درگای بازاڕەکانی لێکراوەتەوە بە هەمان شێوە تووشی هەڵەیەک ئەبێت وە ئەزانێ ئەو پارەی کە کۆی کردوێتەوە پێویستە خەرجیکە لە فترەیەکی کەمە کە ئەوەش پێم وایە بێ هەڵەیەکە ئێمە ئەگەر وەکو خەڵکی موسڵمانی ئەم هەرێمەش قسە بکەین ئەبینین بەرەو ڕەمەزانیش ئەچین کە ڕەمەزانی ژێکێکە لەو مانگانەی کە خەرجی زۆرترە بێ بە حکمی ئەوەی تۆ بە ڕۆژوو بیت و ئێوارەوە ئەزانی ینی پێویستیت بە زۆر شتەیە بۆیە لە هەموو حاڵەتەکانە پێم وا بێت قسەی گرنگ و جەوهری ئەوەیە کە ئەبێ بە کۆنتترۆڵ و بە پلان هەموو هەنگاوەکانمان بنین ئەوەی کە هاتە چۆن خەرجیەکەی پێداویستەکان چۆن دابینەکەی وەکو جەنابەت باسی کرد جلوبەرگ بەڕاستی زۆربەی ئێستا جلوبەرگ بۆ بە چاولێگەری ئەو مۆدێلە تازەکە هات ئەوە فڵان یعنی تۆ هیچ نەبێت لە بەریکەی ئەوە باشە یاخود بڕۆی شتێک بکڕیت و بۆ مای 2 ڕۆژ دوایی مۆدلەکەی ئەگۆڕێ و شتێکی کە ئەکڕی هەر لە جلوبەرگەوە حتا لە کۆمەڵە پێداویستی ماڵەوە عادەتی ئەم وڵاتی ئێمە بەداخەوە لە کاتی هەبوونیە لە کەمالیات سەری لێ ئەشێوێ ئەمەنە خەرجی زۆر ئەکات بەشی ئەوە نامێنێتەوە کە ضروریاتی لە کاتی نەبوونیە پێداوین بکات بۆیە ئێستا بەرەو بەهار و بەرەوە ئێستا بۆ نمونە مەسەر من دوێنێ گوێم لێ بوو ئەیانەیە بە بۆنەی کۆتایی هاتنی کەرنتینە کۆمەڵە چالاکی بکرێ بازم لە دۆکەوە دەست پێکەن دڵنیام ئەو چاولێ گەریە وردەوردە بەرەو شوێنەکانی کە ژێت بەرەو سلێمانی ژێت کە بە ناویەوەی تعویزی ئەو فترەیە بکرێتەوە تەوانەوە وەکو حکوومەت و کۆمەڵە چالاکی ئەنجامەدەن ئاگرکردنەوە و کۆمەڵە شتی ترکە پێم وا بێت سەیرانکردنیش لەم چەند ڕۆژەیە ئەگەر بە حکمیەوەی کە پێش ڕەمەزانە لەوانەیە ینی لەم چەند ڕۆژەیە زۆر بووە بە کورتیەکەی حاڵەتێکی تایبەتیە کە پێم وا بێت خەڵکی عاقڵ و ڕەشید خێزانی ئیداری خێزانی بە پلان ئەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات ئەوەی کە کۆی کردوێتەوە ئەگەر قەرار بێت هەمووی خەرج نەکات لە ماوەی 2 ڕۆژە بە پلان خۆی دابنێ بۆ حاڵەتی خراپتر ئەگەر دەرفەدە بوو دواترینە سەر میزانی خێزان کە چەند گرنگە ڕێک بخرێت کە باس لەوە دەکەی ئەوێت کۆنتترۆلی بکات وەک باسمان کرد کەرنتینە تەواو بووە بەهار لە بەردەمایە مانگی پیرۆزی ڕەمەزانە توان بڵێن 95 لە سەدی هەرێمی کوردستان التیزامات بۆ مانگەوە دەکەن بەوانشی کە بە ڕۆژوو نابن ڕەنگە هەر کۆمەڵە شت بکڕن کەواتەم سێ حاڵەتە کە هەرسێکی وەکو بەڕێستە ئاماژەدان پێکرد تایبەتە ڕەنگە هاوڵاتیەک کەوا ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە زۆر ڕۆشن بەرچاوڕوون نەوێ یاخۆ ڕۆشن فکر نەبێت لە مامەڵەکردن لەگەڵ پارەکان و لەگەڵ بازارە ئەو کۆنتترۆلکردنە چۆن کۆنتترۆلی بکە ینی ڕێنمایی ئابوووریانە دیدگایەکی ئابوووریانە و تەجروبەی بەڕێستان بۆ هاوڵاتێک بۆ خانەوادەیەک کەوا سێ قۆناغی لە بەردەمایە هەم بۆ ڕەمەزان دەڕۆین هەم بۆ کردنەوەی بازارەکان ئەو بودجەی هەیەە لە چی سەرفیکەن باشترە چ بەشێک بهێڵنەوە جوانە طبعاً تێبینێکی گرنگ هەیە بێڵین ئێستا لەم کاتە ئێمە ئەو قسەیەکەین ئەمە بۆ ئەو خێزان و خەڵکە قسەکەین کە مامناوەند و بەرەو سەر کە تەوەقعەکەی ئینشاءڵڵا زۆرینەی خەڵک بێ هەرچەنە خەڵکی خوار مامناوەند و هەژاریش هەیە کە لەم کاتە تووشی بێکاری بووە بۆ نمونە لە بازار ڕائیشی ڕۆژانەی کردووە وەکو بینیمان خەڵکیەکە لەسەر مقەباکۆکردنەوە ژیانی ڕۆشتووە شاگردی دوکانێکە ئەم مانگە هیچی وەرنەگرتووە کرێچیەوە حاصل خەڵکێکی زۆریشمان هەیە کە ئەم قسانەی ئێمە لەوانەیە بڵێ کاکەوە لەسەر تێری قسەکەن بەڵێ ئەو جۆرە خەڵکانش سواز بەخوای گەورە خەڵکی دەوڵەمەند تا ڕادەیەک بە ئاشکرا و بە نهێنی خەریکی ئەوەن کە بە هەموو ناوحێک هاوکاری ئەو جۆرە کەسانەش بکەن تەنانەت یعنی قسەی تایبەتیش هەیە بۆ ئەوانەی کە بۆ نمونە پێویستیان بۆ هاوکاری هەیە ئایا هاوکاریەکە چۆن وەرگرن ئایا هەر خۆراکیان بۆ بچێت یاخود پارەیان بۆ بچێت یا چۆن ئەوە ڕێک بخرێت لە خەڵکێک هەیە شەرمەکە ینی بڵێ من پێویستم بە هاوکاری هەیە
ینی ئەوەش بە خۆی قسەی خۆی هەیە بەس با ئێمە باسی بوارەکەی تر بکەین کە جەنابەت فەرموود ئایا ڕێنمایی گرنگ چییە لە ڕاستیان سەقافەتێک پێویستی بە تۆخکردنەوە هەیە لە ناو خێزانی ئێمەیە سەقافەی و ڕۆشنبیری و سلوک و هەڵسوکەوتکردن لەگەڵ پارەیە ئێمە زۆر لاوازین لەوەیە من حەزەکەم لێرە نامێ بێ بە دیعایەک من ڕاوێژکارم لەگەڵ کۆمپانیایەکە کە ئیش ئەکا لەو بوارەیە کە وشیاری خێزانی دروستەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ پارە کە یەکێک لەو بنەمە هەرە سەرکیانەی کە لەم بوارە پێویستە قسەی لەسەر بکرێت بە بەردەوامیش نەک لە حاڵەتە تایبەتەکان و حاڵەتە کتوپڕەکانە ئەوەیە کە هەموو کەس کە حسابی داهاتی مانگانەی خۆیەکە تەمان لە وڵاتانی پێشکەوتوو حسابی داهاتی ساڵانەکەن ئەوان بە ساڵ موچە دیاریەکەن بە ساڵیش داهات دیاریەکەن بە ساڵیش خەرجی دیاریەکەن و تەنزیمی لای ئێمە تا ڕادەیەک مانگانەکە زاڵترە تۆ داهاتی مانگانەی خۆت کە ڕێکی ئەخەیت لابد ئەبێ کۆمەڵە بنەما هەیە پەیڕەوی بکەیت یەکێک لەوانە زۆرن تەسەلسولی و ئەولەویاتیشی هەیە بەس من بۆیە لێرەیە خاڵێکیان پێشەخەم لای ئێمە سەقافەت زۆر لاوازت دەبارەی ئەویش بریتە لە ڕێژەیەکی ئەبێت تۆ پاشەکەوتکەی هەموو داهاتێک کە تۆ هەتا بۆ نمونە ئێمە ئایلەیەکمان هەیە مانگی 500,000 هەیە ئایلەیەکمان هەیە مانگانە 700,000 هەیە بە پێی ستاندەر ئەڵێ لە سەتادەی ئەو سەری هەیە لە 5 هەیە لە 8 ئێمە بڵین لە سەتادە ئەبێ لە سەتادەی ئەو داهاتەی کە هەتا بیخەیتە لاوە بوا بزانی نییە پاشەکەوتیکی پاشەکەوتەکە ئایا چۆن لە بانقێکا دایانەی کە بەداخەوە سیستمی بانقی ئێمە جەکەی متمانە نییە بەو دەرەجەیە یاخود ئایا مەسەن هەر دای ئەنەی کۆی یەکەیتەوە بۆی لە داهاتوە بیخیتە پرۆژەیەکەوە یا شتێک گرنگەوەی لە ساعتدا بە نەبووی حسابکەی تەمەنە ئەم قسەیە زۆر جار مناقەشەیەکەین لەگەڵ تاک و لەگەڵ خێزانەکانیشا هەیەڵێ چۆن آخر تو بەشی ناکە پێنساکەش بەشی ناکات تۆ چۆن مەزەڵن ئێمە ئەگەر لە بیرمان بێت ئەو کاتانەی کە فترەیەکی زۆر پاشەکەوت ڕووی کردە وەکو دێوەزمەیە ڕووی کردە وڵاتەکەمان زۆرێک لەو موچە خۆرانەکەم ڕوبع موچە و نیو موچەیان هەبوو بینیمان پێشی ئەژیان و زۆر بە یحتیاجتۆر کاتێککە باوکێک دەبینێ مناڵەکەی جیاوازی هەیە خۆ لاژانشینەکانیشن لەگەڵ هاوڕێکەی دیکەیە دەڵێ کوڕە ئەم مانگەش بەتون و تەرسقینە بە سەرفکەم با بڕڵ بامەی بۆ بکڕم ینی چۆن دەبێ ئەم خێزانە خۆی بگرێتەوە لە مەعاناتە قورسە دەرونیانە بۆی کەم پاشەکەوتە بێڵێتەوە زۆر جوانە ئیسە من تەوان ئەوە پێویستی بە سەقافەت هەیە سەقافەش بە دوگمەیەک نییە بڵێ ئەوە ئیتر وا ئەڵێم پێویستی بە گفتوگۆ هەیە پێویستی بە عقلیەت دروستکردن هەیە هەر لە مناڵیەوە پێویستی بە ڕاوێژی خێزان هەیە کە بەیەکەوە دابنیشن دایک و باوکەکە لەگەڵ ماڵەکانە دابنیشن پلانی خۆیان هەبێ بڵێن ئێمە کوڕەکەم کچەکەم ئەمە مانگانە ئەوە نەمان هەیە ئەلەو مانگەیە ئێمە ئەوەی پاشەکەوتەکەین سبینێ مەسەرن تۆ ئەچیتە جامیعە لەوانێ پێویستی پێ سبینێت تۆ یا سبینە سیارێکی پێکڕین یا سبینێ خانەکەمانی پێگۆڕین ئەم پارێک کۆەکەینەوە بزانێ بۆ چییە کاتێک کە تۆ بە نەبوت حساب کرد ئەو سەتادەیە بۆ نمونە مەسەرن 500,000ەکە باسکەین یا کەسێک ملیۆنی سەر زۆربەی موچەخۆر لە حدودی بە معدەلی ملیۆنێکی هەیە سەتادەکەی بۆ نمونە 100,000ەکە تۆ 900,000 لە بەردەسای وا بزانە موچەکەت 900,000 ئیتر ژیانی خۆت ڕێگەخیت و لەسەر 900,000ەکە کە ئەوت بە نەبوو حساب کرد لادبرد پلانێکی 900,000 بۆ خۆت داانی پلانەکەش طبعا باسی متطلباتی هەرە ئەساسی و سابت هەیە ئەبێت دیاریکەی متطلبات واتە پێداویستیە هەر ئەساسی و سابتەکان کە ئەوانە لابودە ئەبێت تۆ پارەی بۆ خەرچکەی ممکن نییە مەزم بۆ نمونە ئەگەر هەیە ئەڵە کرێچیم کرێی خانۆکە ئەوە ئەبێ نیسبەتێکی وەدا مەسەلەی خۆراکەکان خۆراک عفو هەرچەند خۆراک پێما بچێتە متەغیراتی غێر سابتەوە خۆراک لە ساوەرێکەوە کە هەرچەند ساوەری سەگرانە خەڵک جاران ساوەرێ بخۆ لە خواردنێکی زۆری ئەتیادی و لە پەتاتەوە بیگرە هەر سکت تێرە بێ تاوەکو قەلی پێ بخۆی
ڕاستە خواردنە بەس مرونەیەکی تایە مەجای تایە کاکە لە هەفتەیەکە 6 جار مریشکمە خۆ مەزەن 2 جار بیخۆ 3 جار ئەوە بخۆ دوانیە مریشکەکە هەرزانترە تا ئەواری تر تایلکەکەی ئەمە مەبەستمەوەی تەنزیمکردنی خواردن لە حاجاتی سابتە نییە لە حاجاتە متطلباتە بەڵام مرونەی تایە مەسەن جلوبەرگ بە هەمان شێوە تۆ پێداویستی جلوبەرگ هەیە بەڵام مەچۆ مۆدللاتی زۆر ڕاقی زۆر گران و مەسەن ئەوانە بکڕە مۆدللاتێ بکڕە کە ئیسر ئەوەش عقلێتێکە ئایا تۆ شتێ بکڕی بڵێ وڵا کاکە 10 ساڵ لەبەر یەکەم هیواژەیە کاکە 10 ساڵێکی تۆ 10 جار لەبەرێ کرد خەڵگەڵێمە چی ڕەنگە گرتووە بەمەوە وانە وەڵامیەمانە بدەین سەقافەیە ئەمە بەڵێ کاکەم ناچم شتێکی زۆر گران کڕم و بەشی 10 ساڵم بکە شتێکی هەرزانە کڕم و بەشی 2 مانگمەکە 2 مانگی کەشت ئەوەی کە تۆ بۆ 10 ساڵ ئەی کڕی بەحساب ئەمە تۆکمەیە و زۆر چاکە و مارکەیە و نازانم ئەجنەبیە و چی هزار قسە طبعاً ئەمە لە وردەکاریە قسە زۆر هەڵەگرێکە هەیە مەسەرەن ئەو جلە ئەسڵە بەکارێنێ جاری وای ئیشی پێێتی مەسەرەن عرفە وەکو جەنابەت وتێ جاری وایە لە بیئەیەکایە ئەگەر ئەوەی لە بەران نەبێ ئەوەی نەبێت جۆرە هەست بە نەقسەکە حتا قسە هەیە بۆ ئەوەش چۆن ئەوە بکات وە چۆن ئەوە بگۆڕێت مەسەرەن تەنانەت لە ڕێنمایەکانە باز لەوە کرێت دەڵێ هەندێک لە خێزانەکان زیرەکانە ئەچن ئەو لە چاکانش کە هەیەە بۆ نمونە ئۆنلاین عرضیەکەنەوە ئەیفرۆشنەوە ئەچن جلی تری پێ ئەکڕن یعنی هەر بۆی ئەو گۆڕانکاری وردەکاری زۆرە لە خۆراکە لە جلو بەرگەل لە پێداویستیەکانی تری مەسەنیسە ئاو کارە باە کوور ئینتەرنێت ئیسە بۆ بە ضروریات بەڵام شتێکە کێسە زۆر گرنگە کە بازار ئەکرێتەوە زیاتر ئافرەتان خواستی بە بازاریان هەیە هەم بۆ مناڵەکانیان هەم بۆ خۆیان هەم بۆ ناو ماڵەکەیان کەواتە ڕۆڵی سەرەکی لە بەکارهێنان یا بە مەسروفکردن دەکەوێتە ئەستۆی خانمان لە ماڵەوە و ڕەنگە پلانەکەش لە ئەستۆی پیاوەکە دابێت کەواتە خانمان لێرە چە ڕۆڵێکیان هەیە لە دەستی خۆشبێشتێکی زۆر جوانێ بیرخستمەوەکە خێزان کۆڵەکە ڕئیسیەکەی بریتە لە ئافرەتەکە بریتە لەو هاوسەرە چونکە ئەو گرێدەرەوەی نێوان پێداویستیەکان و ضروریاتەکان و خەرجیات و مەسەرەن زەختی لەسەر پیاوەکە و هەرچەند ئێستا ژنان و ئافرەتانیشمان ئەوانیش یەکێکن لەوانەی کە ئەوانیش موچە خۆرن خۆشیان داهاتیان هەیە لەبەرەوە لە ڕووی ئەوەی کە چۆن ئەمە ڕێکخەی بەڕاستی ئەبێ تەمەنەوە لێرا سێ حاڵەت هەیە بۆ خێزان حاڵەتێک هەیە پیاوەکە دیکتاتۆرانە هەرچی داهاتی ژن و مناڵ و خۆی و هەمووی ئەگرێتەوە لای خۆی و ئەو تحتە تەسەڕفی ئەوە هیچ فلسێک دینارێک خرج ناکرێ بەبێ ئەوەی ئەو ڕازی نەبێت ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەممان هەیە کە بریتە لە پەرتەوازەیی ژن داهاتی خۆی کۆکاتەوە و گیرفانی جیایە و بە ئارەزوی خۆی شت خرجەکە و چی بەدڵ بێ ئیکا و چی بەدڵ نەبێ نایکا و دائیمەن بەزمە لەگەڵ پیاوەکە و بە پیاوەکەی هەڵێتەوە ئەوە بکڕەوە من ئەوە ناکڕمەوەڵێ ئەی تۆ بەچی و یعنی ئەمە تەبعاً نمونەی خێزانێکی خراپە نمونەی سێهەم و جوانمان هەیە بریتە لە ئیدارەی مشتەرەک ئیدارەیەکی عەقلانی کە ژن و پیاوەکەش یەک گیرفان و یەک سندوق و یەک داهات و یەک جۆر خەرج و یەک عقلەتی متەفاهمی هەبێ لە بینی یەکتریاکە ئەو داهاتەی هەیەە بە یەکەوە کۆیکەنەوە بە یەکیشەوە بە تەفاهم پلان و بەرنامەی بۆ دابنێن مانگانە ئەساسیاتەکان و سەوابتەکان دیاریکەن کە ئەمە خرجاتەکانە مەسەن ئەوەی بۆ مۆلیدە ئەوەی بۆ مەزان فلانەشت ئەوەی بۆ خواردن ئەوەی بۆ ئەوە ئەمەی بۆ پاشەکەوت ئەمەی بۆ مناڵەکان ئەمەی حتا خێزانی زۆر سەرکەوت و پێشکەوت و جوان و مرتب هەیە کە پارەی داناوە بۆ مناڵەکەی ئەمە مەسەن بۆ مەسرفی ڕۆژانەی ئەمەی بۆ مەسرفی مانگانەی ئەمەی بۆ جلوبەرگی ئەمەی بۆ جلوبەرگی وەرزە ئەمە یعنی ئەگەر بیت ئەم سەقافەیە بڵاوکەیتەوە لە ناو خێزانەکانە پێم وابێت زۆر شتی جوان ئەکرێت زۆر وردەکاری جوانەکرێت کە ئێمە ئەتوانین خێزانیش ئەو ئافرەتەش مەسئولانە ئیتر ئەچێتە بازاڕەوەکە طبعاً بۆ معلوماتم من مامۆستام لە زانکۆ یەکێک لەو دەرسانەی ئەڵێمەوە باسی بازارکردنە باسی تەسویقە باسی مارکێتینە مارکێتینگ ئیش لەسەرەوە کە چۆن لێزانانە تەسیر لە عەقڵی کڕیار بکەی مەرجە هەرچیمان کە زانیمان سەرفێ بێ لە ماڵەوە ئیلا دەبێ بیکڕین نەخێر باسم لەوەیە یعنی مارکێتینگ یەت
عقلی نەفەرەکان و عقلی خەڵکەکە کەشفەکە کە بۆ نمونە کەشفی کردووە دیراساتی زۆر کراوەکە بۆ نمونە ئافرەت یەکێکە لەوانەیە کە زۆر متەئسیرە بێ و زۆر خێرا متەئسیرە بێ بە دوو قسە لەوانەیە مەسەرن ئاوا قسەیەکی بۆ بکەی یەکسەر شتەکەیتۆ قەراری ڕۆتینی پێئیت قەراری ڕۆتینی لە کڕیارە ئەوەیە کە ئەسڵەن چۆ بۆ بازار لە بەرنمەیان نەبوو ئەو شتە بکڕێ بەڵام بۆ نمونە یەکێک لە دوورە هاوارەکە ئەڵێ کاکە ئەمە لە دەست دەرەچێ فریاکەوە ئەم ئافرەتە خێراچەی کرد تاوان پیاوی ژەی کڕێمە بەسم ئەوە نیە هەرتەنە ئافرەت بۆیە ئافرەتی شێکە لەوانەیە ئەوەی جەنابەت باسی کرد کە ئیسا ئەچێتە بازار کۆنتترۆلی زۆر کەمتر ئەکرێت وەک لە پیاو و بازاڕی ئەمڕۆژ بە تایبەتی ینی بەهمان شێوە جوڵەیەکی زۆری زۆر جار ئافرەت ئەو شتانەی کڕێ واتە بۆ شخصی خۆینی ڕەنگە بۆ ماڵەوە بێت ینی با بڵێن پیاویش ناتوانێت سەرزەنشتیکڵێ خۆ بۆ مناڵەکانە بێت باسی پێداویستی ئەساسیەکانە ئەگەر بە لە پلانە بێ هیچ کێشە نییە لە پلانی مانگانە بێ کاکە ئەگەر بازار چوینە بازار 1 2 3 4 ئەکڕین بەڵام مەسەلەن کێشە لە وایە کە کۆنتترۆلی خۆینەکە ئەو بڵێ پارەم پێی وەچم خەرجی ئەەکەم ئەخر ئەیەی بەچی پێداویستی چییە زەڕوریات چییە ئەم مانگەر نەیکڕی ئەگەر مانکەی تر بێ یعنی ئەم وردەکاریانە پێم وا بێت ئەگەر خێزانەکە مسەیتر بێ بەسەر خۆیان ئەتوانێت زۆر بە جوانی تەنزیمی ژیانی خۆیان بکەن گۆڕانکاریەکانیش لە ساڵحی خۆیان بێ یعنی ئەم گۆڕانکاریکە لە بۆی ئەم ڤایرۆسەوە دروست بووە پێم وا بێت زۆر وانە باسکرا هاوانەکانی کۆڕۆنا یەکێک لە وانانە ئەوەیە خێزانی گورج کردەوە ئەگەر جوان بێ قسەکە خێزانی بردەوە ناو یەکتری کە تێبگەن حاڵەتشی ئاوا بۆ نمونە دروست ببێت ئایا ئەم خێزانە چۆن پارەکانی خەشکا پێداویستەکانی چۆن دابین دەرفەتمان نەماوە زۆر بە کورتی دوایین ڕێنماییت لەم کاتیا بۆ پیژن و پیاو کە دەچێتە بازاڕەوە زۆر بە کورتی بێگومان هەر باز لەوەیە کە ئەگەر لەو قسەی ئەخیرۆ درێژەی پێبم بریتە لە وانەوەرگرتن لە ڕووداوەکان ئەم کۆرۆنایە وانەیەکی گەورەی بە هەموو جیهانە جیهانی پێشکەوت و جیهانی دواکەوت و تەنانەت ئێستا هەندێک هەیە کەڵێن هەر جیهان دواکەوتەکان سەباز لە سۆمالەکەن ئەڵێ سۆمال بۆ نمونە باشترە لە وڵاتێکی مەسەرەن بریتانیا یا لەبەرەوە ئەم وانەیە کە ئەتوانین وەریگرین لەم ماوەی ڕابردووە لەم دۆخا کە دروست بوو ڤایرۆسێکە نابینرێت و شتێکی نادیارە زۆر شتی فێرکردین یەکێک لەوانە کە پەیوەندی هەیە بە بابەتەکەی خۆمانەوە ئەمریکا جەنابتان هەڵتام ژاردوو ئەوەیە کە خێزان بێنێتەوە سەر ئاستێکی وشیاری و ڕۆشنبیری زۆر تەواو کە چۆن مامەڵە بکە لەگەڵ داهات لەگەڵ پێداویستیەکان لەگەڵ جوڵەی بازار لەگەڵ یعنی حتا ئەو شتە جوان و چاکانی کە پێشتر هەدبووە کە ئەبینی ئێستا لەم حاڵەتە ئینسان بێزار بوو لە خۆی و لە ژیانی و لە هەموو شتێکی یعنی داهاتوش هەر ئاوایە کاکە داهاتوش ئەبێ ژیان ڕێخیتەوە بەپێی ئەو پێداویستیانەی کە هەتا ئەولەویات دیاری بکەی نەک ئەوەی هەتا هەر هەمووی خەرچکەی نەک ئەوەی هەتا هەمووی وابزانی ڕۆژە لە ڕۆژان کاریسەیە ڕوونایە ڕووداوێک ڕوونایە بەڵێ یەکێک لە فقرە ئەساسیەکانی میزانی ماڵکە ئەبێ حکوومەتی ژهەیە بێ ئەبێت تاکو خێزانی هەموو هەیە بێ بریتە لە پاشەکەوتکردن بۆ حاڵاتی تاریع بەس بە قوربانم ناوی حکومەت پاشەکەوتەکەمان بینیوە چۆنێک مەبەسم لە پاشەکەوتی بانقی مرکزی بانقی مرکزی چۆڵ کرایە من ئەزمەکانە ئێستا بانقی مرکزی لە عێراق بانقی مرکزی بە ملیاراتی تایە بەس ئایا لە ئێمە هەیە ئەوە باسێکی ترە خێزانەکانی ئێمە ژەبێت دەرزۆرن لەم حکومەتە کە چۆن هەڵەکانی کردووە با لە خێزانەکانمان ئەو هەڵانە نەکەین پاشەکەوتمان هەبێ بۆ ئەوەی لە حاڵاتی تاریعا بتوانین بەکاری بێنینەوە بۆ زۆر خۆشکردن و بەردەوام بوونی ژیانمان زۆر سپاس دەکەین دکتۆر یان مەمنونین